ئیمام جعفەری صادق یەکێک لە کوڕە زۆر ناودارەکانی بریتێ لە ئیمام موسای کاظم. ئیمام موسای کاظم طبعا شیعە ئەڵێن حوتەمین ئیمامی ئێمەیە، ڕەبتی بە شیعەوە نییە بابەتێک، ئەوە ئیمامێکە لە ئیمامەکانی ئەهلی سنەت و جەماعەت، یەکە لەو وەلیە گەورانەی کە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر هەمووی دێن دەرز لەوە وەرەگرن، فکر لەوە وەرەگرن. ئەو یاسا ڕێژیە فقهیەی کە کردی ئیمام جعفەری صادق کەسێک هەبوو لە پشتەوە تێکەڵی کە بە بابەتێکی ڕۆحی زۆر بەهێز کە ئیمام موسای کاظم. ئەگەرچی ئیمام موسای کاظم قەدەرەکەی وهایە زۆرینەی ژیانی لە سجنایە کە دواتر عرستانەکەم، بەڵام یەکێکە لەو مفەکیرە گەورانەی کە عقل و ڕۆحی لە ئومەتی ئیسلامیە تێکەڵ کردو، بۆ یەکێک لە مبدعەکانی ئومەتی ئیسلامی ئیمام موسای کاظمە رضي الله تعالى عنه وأكرمه ورحمه. إمام الذهبي كاتك وصفي أنبياء وقورما بؤك أفرمي، طبعا كتابي كي بناوي سير أعلام النبلاء كسك قور النبي لكان أمتي في غمر صلى الله عليه وسلم باسا كان لوي أفرمي إمام موسى كاظم الإمام القدوة السيد. أفرمي إمام مانا وكو أهل السنة قدوة بيشنگ مانا شويني أكوين سيد وقور مانا أبو الحسن العلوي مدني المدني نزل ببغداد. أفرمي أم كسكية طبعا كنية إمام موسى كاظم أبو الحسن، أفرمي إمام مانا بيشوا مانا بيشنگ مانا قدوة مانا سيد وقور مانا أبو الحسن علوي لوشي إمام علي مدنية لمدينة لدايك بوا نزل ببغداد لبغداد کۆتایەکانی ژیانی بەسەر بردو لێ نازڵ بووە. لە ساڵی 128 کۆچی لەدایک بووە، لە ساڵی 183 کۆچی وفاتی کرد. لە دوای وفاتی باوکی ئیمام جعفەری صادق ئیمام موسای کاظم ئەبێتە ئیمامی ئەهل بەیت